نەخۆشخانەیەکی تایبەت بە چارەسەرکردنی توشبووانی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لەژێر ناوی نەخۆشخانەی چەتری باوک لە قەزای چەمچەماڵ لایەن خێرخوازانەوە کارەکانی بە کۆتا هات و ئەمڕۆژ لە مەراسیمێکدا ڕادەستی بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ کرا. نەخۆشخانەی چەتری باوک لە سەرەتای مانگی نیساندا دەستکراوە بە کارکردن تیایدا و بڕیار بوو لە ماوەی کەمتر لە مانگێکدا کارەکانی تەواو بکرێت. بەڵام تەواوکردنی نزیکەی 7 مانگ دواکەوت. سەرپەرشتیاری پرۆژەکە هۆکاری دواکەوتنی بۆ فراوانبوونی نەخۆشخانەکە لە 20 تەختیەوە بۆ 75 تەختی دەگەڕێنێتەوە. هاوکارەکانی ئێمە کە لێرە تاخیر بووین سەرەتا 25 قەرەوڵەی بۆم نەخۆشخانەی ئێمە کردمانە 70 قەرەوڵەی، یعنی گەورەمان کردەوە. ئێمە حسابی ئەو ئابوورەی خۆمان کردبوو کە مەسەلەن ئەمانتوانی 25 قەرەوڵێک لە حسابی خۆمان بکەین وەکو خزمەتێ بەم شارەی خۆمان، بەڵام دوای ئەوەی کاتنە سەر ڕووبەری زەویەکە حەزمان کرد ئەوە کەمە بۆم شارە. ساڵانێکە چاوەڕێی 50 قەرەوڵەیەکی نەکراوە. لای خۆیانەوە هەر یەک لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ با گرنگیەوە لە پرۆژەکە دەڕوانن و دەڵێن دوای تێپەڕاندنی ڤایرۆسی کۆرۆنا دەتوانن سوود لە بینای نەخۆشخانەی ناوبرا وەربگرن بۆ نەخۆشخانەیەکی منداڵان. هاوکات بەڵێنی دابینکردنی ئامێر و ستافی پێویست و کەلوپەلە پزیشکیەکان دەدەن بۆ نەخۆشخانەکە. ئەمڕۆژ ئەو نەخۆشخانەیان پێشکەش بە بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ کردووە. ئێمە زۆر سپاسیانەکەین، دەستخۆشیان لێەکەین و ئێمە بەڵێنە دەین کە بە زووترین کات بە پێی تواناکانمان بتوانین نەخۆشخانەکە بخەینە گەڕ و بیخەینە خزمەتی خەڵکی بە شەرەفی چەمچەماڵ بۆ ئەوەی لە نەخۆشی کۆرۆنا بتوانێت خزمەتێکی خەڵکی ناوچەکە بکە. ئەم نەخۆشخانەی گرنگی تایبەتی خۆی هەیە، لەبەرەوەی ئێمە ڕاستە دوو نەخۆشخانەمان تایبەت کردەوە بە کۆرۆنا، وەڵام ئەم دوو نەخۆشخانە هیچیان تایبەتمەند نەبوون و بە تایبەت دروست نەکراون بۆ نەخۆشە گوازراوەکانی چامەڵبەندێکی تەندروستی بۆ ئەو دووەمیشان لەلایەن خێرخوازێکەوە پێشکە بە بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ کراوە. بۆیە ئەم نەخۆشخانەیە گرنگی تایبەتی خۆی ئەبێ و بە شێوەیە دیزاین کراوە کە تایبەت بێ بە نەخۆشیە گوازراوەکان کە ڤایرۆسی کۆرۆنایەکە لەو نەخۆشیە مەترسیدارانە. بۆیە لە ئایندەدا ئەمە ڕۆڵی باشی ئەبێ و خزمەتیش گەورە بە هاوڵاتیانی شاری چەمچەماڵەکە. نەخۆشخانەی چەتری باوک یەکێکە لەو پرۆژە خێرخوازیانەی کە لەلایەن خێرخوازان و سەرمایەدارانەوە بە شێوەیەکی مۆدێرن دروست کراوە. ئەمە لە کاتێکدایە کە حکوومەتی هەرێم ماوەی 7 ساڵ و 2 مانگە بەردی بناغەیەکی نەخۆشخانەیەکی 50 تەختی لە قەزاکەدا داناوە، بەڵام تا ئێستا بەردێکی نەخراوەتە سەر بەردێک. پرسیاری هاوڵاتیان لێرەدا ئەوەیە بۆچی خێرخوازان دەتوانن لە ماوەی 7 مانگدا نەخۆشخانەیەکی 75 تەختی دروست بکەن، بەڵام حکوومەتی هەرێم نەیتوانیوە لە ماوەی 7 ساڵدا نەخۆشخانەیەکی 50 تەختی دروست بکات. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.